ئەگەڵ ئامودە نەبای خۆ بۆ ژنومداراندا ئەم کاتتان باش بینەرانی پایتەخت میدیا لە ناحەیە کەڵەچین لێرە ڕووداوێکی سەختی هاتوچۆ ڕوویدا وەکو دەبینن ئۆتۆمبیلێکی لانگرۆزەر بە خێراییەکی زۆر هاتووە خۆی لە عامودی کارەبادا و زیانی بەر ئۆتۆمبیلەکە گەیاندەوە بەر عامودی کارەباکە گەیاندۆ لە ئێستادا هاتوچۆی کەڵک لێرەنەوە لە کارەبای کەڵک هاتوون بۆەوەی عیلاجێک لەم کارەبایە بکەن و شوفێرەکەوەی باز دەکرێت بریندارە لێرە شاید حاڵێکمان لەگەڵەکە لە کاتی ڕووداوەکە بینی ئەگەر باسکەی چۆن بۆ ڕووداوەکە بەڵێ من لێرە دانیشتبووم ئەو سارە دەنگەشیار هاشێک هات لە دەستی وەریگرت ڕاستۆی بۆ ئامودەیدادا بەس باش بۆ ئامودە الحەمدوللا گەڕاوە چونکە لێرە ژنومدای لێبوو سارەی لێبوو ئەگەڵ ئامودە نەبای خۆ بۆ ژنومداراندا یعنی بە خێرای زۆر خێرا بواری وەڵام حاڵی شوفێرەکە چۆن بوو سەلامەت وەرحەمن برینێکی سووچێ وچ نەبوو قسە لێرەکەم زۆر سەریع بوو چونکە بخۆم لێرە دانیشتبووم هاشەی هات دەنگەش زۆر خێرا هات خۆ بۆ ئامودەیدادا ئێرە پێویستی بە ئیستاسەیەکە ئێرەتە ئەم زۆر لە مێژدەرم تاسەک لێرە پێویستە چونکە ئێستا لێرە سوڕانەوەیە لەو سوڕانەوەی سارە لەلای پێشخۆ نادنی ئەولایە نادنی نەفەرەیە دەپەرتەوە سەقەبرانە تەڵەبەیە هاتچۆی دەکەن و پێچانەوەی سوڕانەوەش زۆر پێویستی بە تاسە هەیە بەڵێ بینەرانی پایتەخت یا وەکو دەبینن ڕووداوەکە ڕووداوێکی سەخت بۆ خۆی بە ئامودی کارەباداوە و ئەوەی جێگای باسەکە کارە باشە لەو کاتەدا کارە بنە بۆ ئۆتۆمبیلەکە کارەبانێکیان کارە بیگرێ ئەو کەسەی لەنا ئۆتۆمبیلەکە برینێکی سوچێ لە ئێستادا ڕەوانەی نەخۆشخانەی قەزای خەبات کراوە ئەوە خەڵکێکی زێر لێرە کۆبووتەوە بەهۆی ڕووداوەکە هاتوونەتە ئێرەوە.